هەشتی مارس پیرۆز بێت لە هەموو ژنانی جیهان. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادیخوازی کوردستان بە دروشمی تێکۆشان ژیانە خۆبوونە بەرخۆدانە ئازادیە. لە ساڵی 1850 لە شاری نیویۆرک لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا 4000 ژنی کرێکار لە کارگەی ڕستن و چنین بەهۆی زۆری کاتی کارکردن و کەمی حەقدەست دەست بە مارگرتن دەکەن. بە هاوکاری خاوەن کارگە و پۆلیس هێرش دەکرێتە سەر ژنانی مانگرت و دەرگای کارگیان لەسەردا دەخەن. کارگەکە دەسووتێنن لە ئەنجامدا 120 ژن بەهۆی سوتانەوە گیان لەدەست دەدەن. لە ساڵی 1910 لە کۆنفرانسی ژنانی سۆسیالیستی نێودەوڵەتی ئەم ڕۆژە بە ڕۆژی ژنان کارمەندان جیهان دەناسرێت. لە ساڵی 1970 وڵاتە یەکگرتووەکان ئەو ڕۆژە بە ڕۆژی ژنانی جیهان قبول کرد. ئێمە بە ڕوحی بەرخۆدانی 8 مارس لە دوشی کۆمەڵکوژی سەر ژنان، دەست درێژی سەر مناڵی مێینە و بەشودانی کچی تەمەن بچووک و خەتەنەکردنی مێینە فتوای دژی ژنان تێکۆشان بەردەوام دەکەین و سەر دەکەوین. ڕێکخراوی ژنانی ئازادیخوازی کوردستان 8 ئاداری 2020 ژن ژیان ئازادی.